سڵاو سەلەفێتی جیهادی پێیان وایە دەسەڵاتدارانی ئەمڕۆی دنیای ئیسلام هەموو کافر و لە دین دەرچوون لەبەرەوە شەڕکردن لە دژیان واجبە و فەرزێکی دینیە. لە بەرامبەردا سەلەفیەتی مەدخەلی پێیان وایە دەسەڵاتدارانی ئەمڕۆ موسڵمانانی ئاسین لەبەرەوە دەرچوون لە دژیان کفر و بێدینی و بەغیە. لەم نێوانەدا ئیسلامی میان ڕەوچی دەڵێ بینەرمان. شۆڕش و دەرچوون لە دەسەڵاتدار و حاکم لە حزبی ئیسلامیدا بەردەوام گەنگەشە و مشتومڕی لەسەر بووە و بە درێژایی مێژووی ئیسلام دەرگای بەسەر کۆمەڵێک لێکدانەوە و بیربۆچووندا کردوتەوە. بە پێی تێگەیشتنی ئیسلامی بۆ پرسی دەسەڵات و فەرمانڕەوایی سێ جۆر دەسەڵاتدار هەیە. یەکەمیان فەرمانڕەوایەکی موسڵمانی دادپەروەر کە ملکەجبوون و پشتگیریکردن و ئامۆژگاری و نزاکردن بۆی پێویستە. دووەمیان فەرمانڕەوایەکی ستەمکارە کە پێویستە موسڵمانان لەگەڵیدا بەسەبر بن و لە کاری باشەدا ملکەج بن. سێم و کۆتایی حاکمی کافرە کە پێویستە لە دژی ڕاپەڕین بکرێت ئەگەر دوو مەرج لە ئارادا بێت کە بریتین لە کوفری ئاشکرا و بوونی هێزی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی. بەڵام کاتێ ئەم تێگەیشتنە لەگەڵ دنیای هاوچەرخ و وڵاتی خاوەندام و دەستگای یاسایی و سیاسیدا پیادە دەکرێت، ئەوە کۆمەڵێک گرفتی گەورە و کێشەی بێکۆتایی جیهانی ئیسلامدا دەگرێت کە بریتین لەوەی چێ حکم لەسەر کافربوون یانەبوون دەدات و چۆن سیستمی سیاسی وڵاتێک لەسەر ئەم جۆرە ڕوانگەیە بنیاد دەنرێت. ئایا دەرچوون لە حاکم بەو جۆرەی گروپە ئیسلامیە توند ئاژوەکان بانگەشەی بۆ دەکەن لە هەناوی خۆیدا هەڵگری توخمی تونند و تیژی و تیرۆر نییە لە کاتێکدا مێژووی ئەم ڕەوتانە نەیانتوانیوە خراپە بە چاکە بگۆڕن بەڵکو و خراپەیان بە خراپتر گۆڕیوە. ڕوانگەی زانایانی پێشینی ئیسلام بۆ ئەم گرفتە چییە؟ چۆن دەوڵەتی نوێ کە لەسەر بنەمای شەرعیەتی سیاسیدا دەمەزرێ و گەل بەسەر چاوی دەسەڵاتەکان دەزانێ لەگەڵ تێگەیشتن بۆ بنەمای خلافەت و ئیمامەت خۆی ڕێک دەخات؟ ئایا کۆمەلگای موسڵمانان بەردەوام پێویستی بە دووبارە بە ئیسلامکردنەوە هەیە یان ئەمە دیاردەیەکی نوێیە و لەگەڵ هاتنە ئارای گروپە تەکفیری و جیهادیەکاندا سەری هەڵداوە؟ هەمیشە لەبارەی مامەڵە لەگەڵ دەسەڵاتی سیاسیە سەلەفیەکان ئەگەر ڕاست پێ بڵین بەوە تاوانبارەکەن کە پشتگیری لە حاکمی ستەمکارەکەن لە هەموو شتەکانی رازین بێدەنگە بن بەرامبەر بە تاوانەکانی. بەڕێزت پێت وایە سەلەفیەکان لە مووقیفی مەسلحەتەوە بەرامبەر بە سوڵتە بێدەنگ ئەبن ئەگەر بێدەنگ بن یا مووقیفێکی دینی و فقهیە ئەم شتێکە ئەوان ئەنجامیان؟ وەک خوێندەوە و تێگەیشتنم بۆ فەهمی سەلەف و زانانی سەلەف ڕەحمەتی خوایان لێبێت وەک هەردوو ئیمام و پێشەوە ئیمامی نەوەوی لە دیدەکانی شافعیدا و ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوایان لێبێت لە دیدەکانی ئیمام ئەحمەددا، ئەم دوو پێشەوایە هەندێک جار منحای ئەوەیان هەیە دیدی ئەویان هەیە کە جۆرێک لە ئیجماع هەیە کە دەرچوون لە سوڵتان بەگشتداچوونی دەسەڵاتدار بە تایبەتی لە دوو کەوانەیە دەسەڵاتداری ئیماندار با زوڵمیشی هەبێ باستەمیشی هەبێ. ئەو دوو پێشەوایە باسی ئەوەکەن کە ئیجماع هەیە واتە کۆدەنگی زانایان هەیە لەسەرەوەی کە نابێت خروج ببێت واتە بەگژاچوون و هەڵچوون و معارزەیەکی چەکداری دژێ و دەسەڵات. بەڵام ئەوان بێدەنگ نەبوون لەوەی کەوا نابێت واتە ئەبێ ئەو ئیمامی کەوا زاڵم بوو ستەمی هەبوو زۆردار بوو ئەوان نافەرمن ئەبێ بێدەنگ بیت. بەڵام ڕێکاری ترمان هەیە من ڕائە منکم منکەڕن سێ پلەمان هەیە بيده بلسانه باشان بقلبه. بس ما مثلا تحديد إيمان شيء يعني شو غين أما إيمان يعني مثلا أجر حاكمك عادل بيه ومؤمن نيجبك نابي لسيدة بس حاكمك عادل بيه وكافر بالدجرا وسنيا برين كافرش نبر عادل بيه وبلام حكم بوشي وين بلاي مو تحديد إيمانك شيء تحديد إيمانك أويا مثلا بوخوي نيجبك يا إقامة صلاتك يا منع جمع جماعتك واتا مەشعەرەکان و ظاهیرە سروتە ئاینیەکان ئازاد بە منعی نەکە خۆی بیکە و ڕێگەی خەڵکیش بە و ئەوەندەشی کەوا ئەتوانێت حکم بە شەرعی خوا بکە. بەڵام ئەگەر نەیکرد زوڵمی هەبوو و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم عوبادەی کوڕی سامت لە حەدیثێکی مەشهوری صحیحەینا ئەفەرمێ ئەمرمان پێکراوە بەیعەتمان داوە بە سەمع و تاعە بۆ پێشەوای ئیماندار لە ناڕەحەتی و لە شادی و لە خۆشیمانە لە ناخۆشیمانە. بەڵام پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم وتیان ئەگەر عادل نەبوون ئەگەر زوڵمی کرد فەرمی تەڕەو منهم كفرا بواحا كفرێک بەواح یعنی ظاهر و ئاشکرا و ئیعلانی کوفر کا و
ادعای کوفرکە و بانگەشێ بۆ کوفرکە يعني مبناك لەسەر كفر وإيمانه من بنا لەسەر کوفر و ئیمانە باش ئێمەوەی کە باسیەکەین بە حاکمیش ئیماندار بێ واتە دەرچوون لە حاکم ئیماندار ڕێی پێ نەدراوە بە هیچ شێوازێ باش بەڵام نابێ بێدەبین پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دعاکە دەفەرمێ لا يقدس الله أمة چۆن خوا ئومەتی ڕێزدارەکە واتە شکۆیەشکێنێ بەڕێز نابێ ئومەتێ کە حەقی لاواز و نەدارەکان لە زاڵم وستەمکارەکان نەسێنێ لە ئەمە ڕێگەی چەکداریمان کرد هیچ ڕێگەیشتر هەیە بتوانێت حاکمێک کە مەدەل عمر لەسەر دەسەڵاتە لە ماوەی ئەو هینە چەکدار بدەوری خوا دروستەکە هەموو شتێک پارە لە ژیرفانی خواتی چەک لە دەستی خواتی هەموو سوڵتێکی دەستە تۆ چۆن ئەتوانین لەگەڵ ئەم حاکمە مامەڵە بکەیت ئێستا مەسەن بە دیموکراسی دەتوانێت تەنیا بە ماوەیسا ئەکرێ بە خۆ پیشاندانی زۆر جار تەحریم ئەکرێت ئێمە وەکو ئەهلی سونە و جەماعەت دەڵێن ئەو خۆ پیشاندانانی کە ئێستا ئەکرێ ڕاستە ئەمە ڕێپێدراوە نێودەوڵەتی بەڵام بەڕاستی لە ڕوو شەرعیەوە ئەمە هاوردەیە واتە ئێمەی ئومەتی ئیسلام بەم شکڵە ئینکاری منکەرمان نەکردو الحکمەت ضالة المؤمن باشە ئێمە بەم شکڵە ئینکاری منکەرمان نەکردو ئەو خۆ و زۆربەی خۆ پیشاندانەکان خوێنی بەناحەقی تیاڕژێ و ممتەلەکاتی گوشتی و عامە ئەسووتێنرێ و تەخریب و ئەو شتانە ڕوئەیە خۆی کەزانانە فەرمون نابێ بەبێ لەبەرەوەی مەفسەدەی زیاترە ئەی دەسەڵات چییە چۆن لەگەڵ حاکمێکی زاڵما معاملە کۆمەڵە ڕێگەکارمان هەیە ڕێگەیەکیان ئەوەیە کۆمەڵە زانا کۆمەڵێ دانا کۆمەڵە ئەهلی علم کۆمەڵێ بە کوردواتەنی ئەهلی خیبرا ئەم دەسەڵاتە ئاگادار کاتەوە لەوەی ئێمە زوو ئەمانوت زانایانیان فەرموو مەجلیسی حەل و عەقد ئێستا مەجلیسی شورا ئێستا پەرلەمانە ئەو خەڵکە کۆمەڵی خەڵکی هەڵبژاردووە پەرلەمان دەتوانێت حکومت محاسبە بکە ئێستا ئەمە ڕێگایەکی ڕێگە پێدراوی قبوڵە لە نێو هەموو دنیادا ئێمەش ناتوانین خۆمان لەوە بشارینەوە خەڵک کۆمەڵی خەڵکی هەڵبژاردووە ئەمانە هەڵ ئەبژێرە نەک بۆ تەشریع بۆی دین دابنێ نە بۆ ئەوەی ژیانی خەڵک ڕێخە باش مامۆستا با ئێمە عێراق بە نمونای بینینەوە بە کوردستانیشەوە ئەمە پەرلەمانمان هەیە ئێمە هەڵبژاردنمان هەیە تەعەدودی حیزبیمان هەیە لەگەڵەوەشە گەندەڵی ناواخنی عێراقی هەڵتەکانەوە یا کەم وڵات لە عالەمە تقریبا لەوانەیە عێراق بێ لە گەندەڵەیە کوردستانیش بەشەکە لە عێراق خۆ ئەمە هەڵبژاردنیشە و پەرلەمانش هیچی چارەسەرێک نییە ئەمە حقیقەتێکی حاشە هەڵنەگرن ناتوانین خۆمان لەمە چوەرکەین یا کڕکەین بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە سیرەمان هەیە فەرمی بڕۆن بۆ حەبەشە چۆن وەصفی مەلیکی حەبەشەی کرد إن فيها ملكا لا يظلم عنده أحد فەرمی کەس لا ئەو زوڵمی لێ ناکرێ واتە ئەو یعنی پێغەمبەر مەدحی کرد ئێمە یعنی پەرلەمانەکانمان ئەو پەرلەمانە کاران نییە بتوانێت هەر کەسێ سنووری بەزان محاسبەی کا بڵێ بوەستا ئێمە بەڕاستی خەلەل لە پەرلەمانتارەکانایە کە ناتوانن هەمویان بە کۆدەنجی ڕەهانین یەکدەنگ نین ئەگینا ئەگەر پەرلەمان یەکدەنگ بێ هەڵەکان دیاریکە خوان بەشێک بن لە گەندەڵیەکە ئەگەر بەشێکیش نەبن لە گەندەڵێکە با تۆمەتباریان نەکەین ئەتوانین بڵین ئەمانە هەڵبژاردەی حیزبن نەک هەڵبژاردەیەکی ڕاستەقینەی جەماوەت ئەوە ئەمانەتێکە لە ملیانە بەڕاستی بەبی پارێزن بە حەق بڵێن حەق و بە بەتاڵیش بڵێن بەتاڵ باشە مامۆستا ئێستا ئەمە دیقەتی مەسەڵەن لەناو ئەهلی سوننە بە تایبەتی جیهادیەکان بە چەک ئەوانەیە دەسەڵات بگۆڕن ئەم منطلقە لە منطلقی تەکفیری حاکمەوە یا لەوەی ئەمە حاکمێکی زاڵمە و پێویستە بە چەک بگۆڕێت من پێم وایە جیهادیەکان زیاتر باس لەوەکەن کە حکم بە شەرعی خوا ناکات پێت وایە ئەمە تەکفیرکردن ڕاستە لە ئێستا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم یەکێک لە جیهادە هەرە بەرزەکان ئەوەیە لای چێ کەلیمەت حەق عند سلطان جائر عندە لە نزیکی ئەو نسیحەتی کەی بیری خەیتەوە پێی بڵێ ئیمام ئەحمەد کە شەیخی ئەهلی سونە و جەماعەیە بۆ سوڵتانی ئەو لە سەردەمی ئەو زوڵمیان لێ نەکرد ناخستە سجن ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە سجنا وەفاتی نەکرد حاکمێکی زاڵم نەبوو بەڵام ئەمری بەکەس نەکرد ئەمە گومانمان نییە لە دڵسۆزیە بەڵام نەیانتوانیوە ئەو چاکسازیە بکەن بە نسیحەت و بە وەعز پێت وایە توانی بێتیان دوا خەلیفەمان کە سوڵتانی عوسمانەکان و سوڵتان عەبدولحەمیدە ئەتوانین بڵێن خراپترین و زائیفترین و گەندەڵترینیش بووە ئەتوانین بڵێن دەورێکی زۆر فەعالیشی هەبووە و ئەو بۆ سیستەمی وڵات پارێزراو بوو با گەندەڵیش بوو بێ ڕاستە بەڵام عولەمانی وسەلەمە لەو گەندەڵیە بێدەنگ نەبوون و کاتێک ئەبینین ئایا ئێمە گەندەڵیەکی کەم هەیە یا زۆڵمێکی کەم هەیە بیگۆڕین بە شتێک کە زۆر لەوە خەتەر دێت ئایا مێژووی گروپە جیهادی و تەکفیریەکان وەک بەشێک لە مێژووی جیهانی ئیسلام توانی ویانە شەڕێک بە چاکە بگۆڕن
یان کۆی کۆمەڵگایان لە ناو بازنەی توندوتیژیدا ڕاگرتووە. ئایا جگە لە ڕێگەی دەرچوون و یاخیبوون ڕێگەی دیکە هەیە بۆ چاکسازی لە سیستمی سیاسی و بنەمای شەرعی و یاسایی ئەمانە چییە؟ ئایا ئیخوان الموسلیمین کە بە سەرەتای کۆمەڵێکی خاوەن ڕێخستنی نهێنی دادەندێت کە توانی کاریگەری لەسەر بەشێکی گەورەی جیهانی ئیسلامی هەبێت، توانی تێگەشتنێکی هاوچەرخ بۆ پرسی حاکمیت بخاتە ڕوو؟ لە سەردەمی تازە لەگەڵ بەرکەوتنی حرەکاتی ئیسلامیە ئەم چەمکە جۆرێک لە جۆرە گۆڕانکاری بەسرهێت بە تایبەتی لای کە ئێستا ناوانەنێن حرەکاتی جیهادی لە ئیخوان مسلمینیشە لە سەردەمی حەسەن بەناوە تا کە دەست پێەکە هەستەکەین ئەو تەوەجوهە لەوێ و وردە گەشاکە تۆ پێت وایە ئەم سەردە تاریخیەی من ئەوە ئەگەیەنێک کە ئیخوان مسلمین لە ئەوڵەوە بڵین گەشە پێدەری ئەم تەوەجوهە بوون ئارا و مەزاهب و تەوەجوهاتی جۆرا و جۆر بوون و لە زالش بوونیان هەیە لە واقعا ئالی سنە تقریبا کۆکن لەسەر وەکو بڵێ ئیسلاحی دەسەڵات نەک وەکو بڵێ ئینقلاب و ڕۆخان و لادانی بەنسبەتی ئیخوان مسلمینیشەوە کە ئیمتیداتی ئومەی ئیسلامیە و یەکێکە لە حرەکاتی دیارەکانی ناو ئومەی ئیسلامی بەتایبەت لەم سەردەمەی ئەخیرا ئەگەر ئەمەمانەوەی دیراسەی فکری ئیخوان مسلمین کەین لەبەرەوەی ئیخوان مسلمین مەدرسەیەکی فکری بووە نە جەمعی وەکو ئیمان بەنا ئەڵێت نە جەمعیەکی خێری بووە نە حزبێکی سیاسی بووە تا نظام داخلیە بێت ئەگە سەرنجی ڕیسالەی نەحوە نووری ئیمان بەنا بێن کە یەک نامەی تایبەت و وەتوانین بڵێن بە درێژترین نامەی ئیمان بەناشی دابنین بۆ ئەو کەسانەی کە نردوویەتی بۆ ڕۆئەسا و ملوک کەن ئاراستەی مەلیک فاڕۆقی کردووە لەوە بەڕوونی دەرەکەوێت کە ئیمان بەنا وەکو خۆی و وەکو مەدرسەکەشی باوەڕی بە ئینقلاب و شۆڕشی چەکداری و ئەوانە نییە بۆ گۆڕینی نظام بەڵکو ڕێگەی ئامۆژگاری و تەواوکاری و چاککاری و چاکسازی هەیە لە نظامە بەنسبەتی وەکو پێم وتی نظام داخلی ئیخوان بریتێ لە ڕسائلەکانی ئیمان بەنا لەوێ هیچ ئیجازە بە لەوێ هیچ ئاماژەیەک نییە ئەگونجێ دوای ئیمان بەنا یا بە ئیشتیادی کەسێکی دیاریکرا و گۆڕانکاری لە تاکتیکا کرابێت بە زۆکو استراتیج ئەوە سابتە کە استراتیژی ئیخوان بۆ گۆڕینی بۆ چاکردنی نظام بریتێ لە مشارەکە لە ئیسلاح تێپەڕێنین هێنە سەر سەید قوتب زۆر تونترە بێتەوە خسترە بێتەوە مەسەلەکە و دوایش وەکو معروفە حرەکاتی جیهادی لە ژەرباڵی معالم في طريقی قوتبەوە دەرەچن دوای کە هێنە سەر سعید حەواکەی ئەندامی تەنظیمی عالەمی ئیخوانە سعید حەوا نقاط خاتە سەر حروف بەڕاستی یعنی ئێستا ئەگەر کتێبی جندوڵای ثەقافەتن و ئەخلاقن سعید حەوا بێنی لەگەڵ داعشە لێ چەندبەی داعش پراکتیزەکردنی منهجی سعید حەوایە کە یەکێکە لە قیاداتی ئیخوان لە سووریا و خۆشیان سعید حەوا و جەماعەتی ئیخوان لە سووریا لە ساڵی هێشتاکانە ئەزانین هەستان بە ئەگەر ئەوەی کناوی بنین شۆڕش و ئەو خوێن ڕێژەی کە لەگەڵ حافظ ئەسەتە کرا و حەما و قەسابخانەکە هەمان ئاشکرا تۆ پێتوانێ ئەمە هەر منهجی ئیخوانیانی جەناب ئاماژەکەی بۆ سید قوتب کە تونترە لە ئیمان بەنا ئەگە ملاحەزە بکەی و سەرنج بدەی حکمی مەلک فاروق و تەعاملی لەگەڵ عامی میلەت و بەتایبەت حرەکەی ئیخوانە ئاسمان و ڕێسمانی جیاوازە لەگەڵ حکمی جەمال عەبدناسر باش عەبدناسر خۆیان هێنا ئاخر ئەزانم دێت و کە لای داوستەمی کرد تۆ ئەبێت ینی تاکتیکەکەت شێوازی ڕوبەڕووبوونەوەت بگۆڕی ممکن نییە توانی لەگەڵ مەلک فاڕۆقێکی مسالمە چۆن مامەڵە کردەوە بتەوێت لەگەڵ جەمال عەبدناسرێکی خوێن ڕێژیشە هەمان با من تەوزیحێک بەم لێرە مەسەلە عەقیدە جیا و مەسەلەی تەکتیک جیا ئەسڵەن قوتب سەید قوتب وەک عەقیدە باسی مەسەلەکەکە مەسەلەی کۆمەڵگەی جاهلی و کۆمەڵگەی ئیسلامی و مجتەمەعی ڕوبەڕووبوونەوەی زوڵم عەقیدەی من هەموو مسلمانێکە یعنی جەمال عەبدناسر کافرە لەوێ نە باز لە زاڵم من زوڵم باز زوڵم کۆمەڵگەی جاهلیە ئەگەر وإن طائفتان حتى القرآن آياتك صرح وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا فإن بغت كبغي رويدا سنور بزاندن والتجاوز والظلم واستم رويدا يترعوا كسناوي هرجي هي وباير اعتبارك لو ياي استمي تو بدا سيستم أهل السنة ما انكر تو أبي بحساب أهل السنة بعسكن يا أبي حاكم كالليرا بلين يجتيو بارتي تا أبي تكفيرك إنجا تجيو نا تكفيرني تو شك داري روك إعلان أكيد مرزني هرچەکەڵ گرت حەق و نەعاق ڕەش و سپی پسووتێنەوە هەموو کەس خەڵک بکوژیت بە زاڵم و مەزلوم
تۆ چەکێک هەڵیەگری یا استراتیژیە کە تەبەنی ئەەکەی ئەبێ ئامانجەکانی وازح بن. بۆ منە حرەکەی کوردی لە کوردستانە وەختێکە لە شەستەکان و پێشتر و هەتاوەکو سەرەتا هەفتاکان خەباتی مەدەنی لە بەغا و پارتی لە بەغا و جەریدە دەرکردن و ڕۆژنامە دەرکردن و ڕێپێوانی مەدەنی پەیڕەوی کردو. بەڵام دوایی کە چار نامێنێ مەجبورە خەباتی چەکداری و عسیانی عسکەری ڕابگرێت. جیاوازی چییە لە نێوان حاکمی ستەمکار و حاکمێکی لە دین دەرچوو چۆن بەڵگەی بۆ دەهێنرێتەوە؟ ئایا ڕاستە ئەگەر لە مێژووی سیاسی و عەقیدەی ئیسلامدا دەرگا بەڕووی ڕوبەڕووبوونەوەی حاکمی زاڵمدا کرا بوایەوە ئەوە پێشی لە تەکفیر و تیرۆر و تۆقاندن دەگرت یان بە پێچەوانەوە کاتێک کۆمەلگا بە هەموو چینەکانیەوە لە ئاستێکی دیاریکراوی پەروەردە و تێگەیشتندا بێت کە نەتوانێت خۆی بگۆڕێ ئەوە هەموو جوڵانەوەیکی تونند و یەک ئاراستە سەردەچێشێ بۆ تیرۆر و کوشتار و یەکتر سڕینەوە. وەکە زانین ئەهلی سونە ئەوان حرام کردووە کە بڵین مسلمان دژی دەسەڵاتی سیاسی چەک بەکاربێنێ بۆ ڕۆخاندنی دەسەڵات یا بۆ هەر مەبەستێکی تر بێت. لەم سەردەمەیە ئەبینین گروپە جیهادیەکان ئەوانەی کە ئەیانەوێت دەسەڵات بگۆڕن سەرەکەین ئەیانەوێت لە ڕێی چەکەوە دەسەڵات بگۆڕن یا تەحقیقی ئەوە بکەن کە ئەیانەوێت. ئەمە دیارە مووقیفێکە پێچەوانەی ئەهلی سونەیە وەک دەرەکەوێ یان ئەبێ دووش بڵینێ ئەوان دەسەڵات تەکفیرەکەن ئەم کاراکەن کە دەسەڵاتی سیاسیان پێکافرا حکامی ئەمڕۆ یا ئەبێ دەرچوون بێت لە مووقفی ئەهلی سونە و جەماعە. تۆ پێت وایە جیهادیەکان لەم ڕۆژەیە بە چ مانایەک ڕەوایی بەوە ئێن کە چەک بکەنە شانیان و دژی دەسەڵاتی سیاسی لە وڵاتە ئیسلامیەکانە بەکاری بێنن. بۆ تێگەشتن لەوە پێویستە کەمێکیان ئەگەر کەمێکیش بێ بگەڕینەوە بۆ فقی ئیسلامی و قسەی زانایان دەربارەی پێکەپێڵن بە مەستەڵحەکە خروج على الحاكم الجائر قسەکە زیاتر لەسەر ئەوە چون کەمتر خروج لەسەر حاکمێکە کە کافرە کەمتر قسەی لەسەر کراوە لەبەر ئەوەی نەسی یعنی دەڵێم خلافێکی وانی یعنی خلافێک هەر نییە لەسەر ئەوەی کە جایزە خلافەکە لەسەر دەرچوون لەسەر حاکمی جائر. ئەمەی حرەکاتی جیهادی ئێستاکەی کە ڕاستە باسی زوڵمی حاکمەکەکەن بەڵام زیاتر تەرکیز ئەکەنە سەر کوفرەکەی کەم حاکمە کافرە لەبەر ئەوە ئەوان بە چەک ئەیانەوێ لای بەرن. من بە تەسەوری خۆم ئەم کێشە کۆنە یان هەر بۆ ئیشارەتێکیش لەسەر ئەوە هەندێک کەس هەیە ئیسا بڵێن لە تەیاری سەلەفی بە تایبەتی مەدخەلی و جیهادیەکانش خۆڕەوەی هەر ئەوان هەر ئەو تەفکیریان هەبێ کە ئەڵێن یعنی کە قەولی ئەهلی سونە و ئەوەی کە حرامە چەک هەڵگیرە لەسەر دەسەڵاتێک کە تەنها ئەوەیە زاڵمە ئیشەکەی ئەوەیە فاجرەیان زاڵمە بێ ئەوەی لە معنی چوو بێتە ناو کوفرەوەنەوە کۆڵن کوفرێکی باحیلەیە دەرکەوتە بێ بەڵام ئەمە لە ڕاستیکە قەولی ئەهلی سونە نییە چونکە قەولە کۆنەکان ئەهلی سەلەف یعنی وەکو هەندێک لە سەلەفیەکان مەدخەلیەکان بە تایبەتی باسیەکەن ئەیانەیە بڵێن کە ئەمە قەولی سەلەفە ئەو بەڵام وانە بۆ لەبەرێ بۆ نمونە ئیبن حەجەر کە یعنی باشترین تەفسیری صحیح بوخاری هەیە شەرحی صحیح بوخاری هەیە ئەو ئەڵێ ئەوە مەذهبێکی کۆنی ئەهلی سەلەفە کە یعنی دەرچوون لە حاکمی زاڵم جائزە ئەو مەذهبێکی کۆنە بەڵام واقع وای کرد کە ئەو ڕایە بگۆڕن کە بینیان یعنی تر چەندین حەدیثمان هەیە یعنی ئەو حەدیثانە دروست کراون دوای بەئەخر ئەوان هەر یەکی دەسەد حەدیث هەیە ئەوان هەر تەفسیریشان هەیە وإن ضرب ظهركەوە ئەوەی کە وإن ضرب ظهرك وأخذ مالك ئەمە بڵێن ئەمە لە صحیح مسلمە هاتوواتە تەناتێکی لە شێخەکانی مەدخەلیەت کە خۆی یعنی کە دژی دەچوونە لە حاکم خۆیڵێ ئەمە زیادەیەکە لە حەدیثی مسلم حەدیث زیادەکە ضعیفە ئەوە قسەکە کرێ بەڵام بەگشتی حەدیثەکان ئەو ڕوحەمان ئێنێ کە حاکمی جائر ئەگەر زاڵمیش بێ ئەگەر کفرێکی بەواقع فەرمودەش بە پێچەوانی مسلمە هەرەوەی باسی ئەوە کە ئاڵێ هەر پێغەمبەرێک هەبووە بە پێش من حەواری هەبووە بە سنەتی ئەو ئیشیان کردووە دوای ئەوە خەڵکانێک هاتوون لە دوای ئەوە یەقولون ما لا يفعلون ئەو شتانە نیە ئەو وەصفێکەکە کە شتێنی علاقی بە کوفرەوە نییە باسی کردداریان یعنی تۆ پێت وایە ئەمان تەکفیری حاکمەکەن ئەنجا ئەو شتە بەڵێ ویسم ئەوە بڵێم یعنی ئەوە فەرمودانە هەیە ئەتوانی ئەوە بەکاربێ ئەو بەکاربێ بەڵام وەکو مەذهبی کۆنی سەلەف ئەو هینە حتا ابن حەجەر ابن حەزم بەڵام نەوەوی ئیجماع باس ئەکات لەسەر تەکفیر لەسەر
تحريمي خروج بەڵێ ئەوە نابەس خۆی نەوەی هەر وەکو ابن حەجەر نەقلێکە لە نەوەی کە باسی کوفری باوە حەکەکە کاڵێت تۆ دەرچوونت لە حاکم ئەبێ لا بێ کوفرێکی باوە بێ ئەڵە کوفرەکە ئەڵە معسیەتە یعنی معسیەت یعنی مەرج نییە کوفرێک بکەوە بەو شێوەی آخر كفر ومعصية فرقشي زوري هي آخر كفر بمعنى تريش هاتو واسم قرن بو كونك وكاتي خوي يعني هبوا السلف أنا كأعلن يعني السلف دجي درتشون هبوا بلنداي هلا أسام بهالي إخوان ابن حجر عليه عليه أو إنبو عليه يعني هبوا مذهبي يكون سلف هبوا ابن حزم عليه على هالكسي وتيتي إجماعي أهل السنة هي كوا درتشون لحاكم الظالم أول أخوي يقصي كدو على اشتوانية أنا تقصيك قال باسي واقع باسي شورش حسيانك زي الكوري عليك باسي هم عبد الرحمن كوري أشعثك باسي أنا قال تلانت أو مشهورة أو شتا يعني تان خلنا بازار آفرت لما لي إخوانا أو شتانا أزانا إجماعية دولة تاريخ عبد الرحمن كوري أشعث أو تريف فتنة عبد ابن الأشعث فتنة أجاون حقمانية بتوصيفات حقمانية بلان يعني فقيه كان وعلم قرنجا أو عبد الرحمن كوري أشعث كهدر شو لبنك غلط نبر نكله بني أمية كافر قصك لا سوي راسه غلط خينا أو لا بلين حسين كوري كدرتشوا نكله بر أو يزيد كافر بوا الشور شكل نكله بر أو كافكات ما سلفه بمن سبسالج محدد لخوتكم أو برز وكره خطور بيتواتك درتشوا نزل حاكم بيوسا بكفر ويابا ظلمه نأوي كمن بيني ما حزكم أو يعني بهنجاو بيمسري كون أو بوشونه هبوا كدرتشون لحاكمي ظالم مرجنية كافر بيه يعني كجائز بود أو بيني أنا بوت شر وفتنة وخوان رجلي هذا سر أو رأيي كوا أجر أو حكم ظالم لا برا ببيه فتنة ببيه أجاوي كي زور أو لا ببريه أما كون هبوا أجر إما بماي لنا أهلي فقه أهلي سنة أو بوشونه بماي بيجومان بشي كي تكفير ما أخذت أو لا وبوشون كسك حركاتي كي جاري كانوا حاكمي لابرن ملتزمن بوشونه الان هر بس بوي كرخ نشان لينا جيري الان تو اگر بلي اما كافرني اما تنها ظالمه تو شلون شكل لدج هلا قري لبر هو تكفير يعني تكفير تشجي سياسيه لا عقيدينيه بلا بيغمان يعني بشي اگر هم مش نبي بشي زوري بو نمونه كسك او كسيته برلمان يعني ايماني بشي برلماني تكفيري اكا كتكفيري اكا بو بێژگەرەوەی تێگەشتێکی خۆیەتی بۆ مەسەلەکە بە هەمان شێوە چەکێکە بۆی بەکاری بێنین بۆی شۆڕشی چەکداری لە دژی بکەن. دەرچوون و یاخیبوون یان چاکسازی و گۆڕانکاری تاکو ئێستاژ لە جیهانی ئیسلامدا جێگەی گەنگەشە و مشتومڕە. ئەوەی مێژووی سیاسی ناوچەکە پێمان دەڵێت ئەوەیە کە گروپە جیهادیەکان نەک هەر کۆمەڵگەیان لە ناو خۆیاندا تووشی دژبەری کردووە بەڵکو لە جیهانی دەرەوە و ئاسۆکانی ئایندەشتیان بڕیوە و هەموو ئەگەرەکانی گۆڕانکاری هێواشی کۆمەڵایەتیان بەرەو هەڵدێر بردووە.